بسمەلای خۆی گەورە میرەبان ئازانم سڵاوتان لەبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە هەفتەی چامپیۆنز لیگ لە گەشتی شیکاری وەرزشی بەوەی بەڕێز و خۆشەوی شادەموانێ. ئەگەرچی ئەمڕۆم دانابوو بۆ باسکردن لەسەر یاری خولەکان و بە تایبەتی یعنی باسێک لە خولی ئیتالی بکەم، باسێک لە خولی ئەڵمانی بکەم، بە تایبەتی بایرن و لایپزیگ، و باس لە ڕکابەرەکەی خولی ئیسپانی بکەم، بە تایبەتی بەرشلۆنە و ڕیاڵ مەدرید کەم کەوتنانەی ڕوودەدا. حەزم کرد وەستانێکی لەسەر بکەم، کۆمەڵی قسەی لەسەر بکەین. بەڵام پریمەر لیگ و دۆخی پریمەر لیگ ڕێگەی نەدام بۆی کە بچمە سەر خولێکی تر قسە بکەم، بچمە سەر تەوەرێکی تر قسە بکەم، بەڵکو بە ناچاری ئەمڕۆژ وەستانێکمانە بێت لەسەر یارەکانی پریمەر لیگ، لەسەر زۆرینەی یارەکانی کۆی ئەو هەژدیارەی کە لە هەفتەی حوتەمی پریمەر لیگ ئەنجام دران و کە تێیدا ئەوەی کە تێیدا دەستەبەر کرا یەکەم شکستی مانچستەر سیتی هەڵگری نازناوەکە بوو، وە دواتر دۆڕانی مانچستەر یونایتد، پاشتر دۆڕانی لیڤەرپوڵ بەرامبەر بە تۆتنهام، و لە هەمووشی گرنگتر، لە هەمووشی سەرسوڕهێنەرتر، لە هەمووشی ناشرینتر داوای لێبوردنی یەکێتی خولی ئینگلیزی، یەکێتی داوەرانی خولی ئینگلیزی بوو لەیانی لیڤەرپوڵ بەهۆی ئەو هەڵانی کە لە یارەکەی تۆتنهام ڕوویدا، و بە تایبەتی ئەو گۆڵەی کە بۆ لویس دیاسە ژمار نەکرا کە تەنانەت لە دەربڕینەکەیانە وشەیەک بەکارێنن کە بەڕاستی شەرمە، بەڕاستی شەرمە. هەڵەی مرۆیی، یعنی هەڵەی مرۆیی ڕێک، هەڵەی ئەنقەست، کوشتنی بە ئەنقەست هات کە زەلامێڵە کوشتنی بە ئەنقەست، کابراڵێ لەم حاڵەتە قەزا و قەدەرە، بەڵام حاڵەتیان بە ئەنقەستە. هەڵەی مرۆیی لە یانەی لیڤەرپوڵ و بەرامبەر بەیانەی لیڤەرپوڵ ئەڵێن هەڵەی مرۆیی کرا. تەبان با یەکشت ڕوون بێ بەداخەوە لە بینەری ئێمە دایم بەو دیوەی کە خۆی هاندەری کەسێ بێ، یا خۆی ڕقی لە کەسێ بێ، یا خۆی وشتی ئیتر کە هەر وشەیە هاتە دەرەوە ئیلا ئەم بەو ئاڕاستەیە وەریەگرێ، ئیلا ئەم بەو ئامانجە وەریەگرێ کە ئێمە ڕەخنەمان لە داوەرانی خولی ئینگلیزی هەیە. باسمان لە گواردیۆلا نییە، باسمان لە مانچستەر سیتی نییە کاکە، باسمان لە ئارتیتا و ئارسناڵ نییە، باسمان لە لیڤەرپوڵ و کلۆب نییە. ئەم شتانە پەیوەندی بە کەسایەتیەکانەوە نین، ئەم شتانە پەیوەندی بە کەسەکانەوە نین. ڕەخنە لە پاڵەوانێتیەکەیە، حاڵەتێکەیە، خۆ ڕەخنەکە لەسەر تیپەکە نییە، زەمبی تیپەکە چییە؟ یعنی کابرا چی بکە لەوەی کە یارەکەی بردوێتەوە، یاری خۆیەکە یاری بردوێتەوانێت تۆ حاڵەتی پەنارتی بۆ وەگری، حاڵەتی پەنارتی لێسەنی، حاڵەتی کارتی سووری بەسەرا سەپێنی، تاوانبار نییە. ئەوە سەرەوەیە کە خۆی قەرارەیە. ئەگە بچمە سەر حاڵەت لێکم شکستی مانچستەر سیتیەوە دەست پێ دەکەم. طبعاً هەمیشە گواردیۆلا یەکێکە لەو ڕاهێنەرە ژیرە ڕاستگۆیانەی کە هەمیشە ڕاستیەکانی کاری ڕاهێنانی ئاشکرا دەکات. جیاواز لەوەی کە تەمان دەجارم ئەم قسەیە کردوێت و ئێستاش بۆتانەکەمەوە، گواردیۆلابی، کلۆببی، ئەنچیلۆتیبی، تۆخێڵبی، یۆب هاینکسبی، دلبۆسیبی، یعنی کام ڕاهێنەرەی تۆ بە عەبقەری دانی لە تۆپی پێیە کە ڕاهێنەری تیپێکی برد، کە ڕانەراتی تیپێکی کرد، هەموو ئەو کارەی ڕانەر بۆ تیپەکەیەکە 115 یەرکەکەیە لە تۆپی پێیە لە فوتبۆڵە. هەموو ئەو کاری ڕانەرێک بۆ تیپەکەیەکە حەچ ڕانەرێک بی، ئەگەر گواردیۆلا و کلۆپ و ئەنچیلۆتی پێکەوە ڕانەری یەکتیم بن، هەموو ڕێنمانەی ئێنە بە یاریزان لە ناو یاریگا کە تەطبیقەکرێت 115ەتی 185ەکەی عایدی یاریزان و عایدی ئەو حاڵەتانەیە کە داوەریارەکەی پێبڕێەوە بە. ئەمە شتێکی ئاشکرا. بەڵام وەستانەکەمان لەسەر سیتی چییە؟ لەسەر ڕازگۆی خودی پیپ گواردیۆلا کە هەمیشە وتوێتی من ڕانەرایەتی باشترینەکانەکەم بەردەوام، و لە ماوەی ڕابردوو
یەکێک لەو ڕەخنانەی کە ڕوبەڕووی من بۆوانێ لەسەر ڕۆدری بوو، لەسەر گرنگی ڕۆدری بوو، لەسەرەوەی کە من پێم وایە بە درێژایی ئەمساڵ لەم واتای ئەم قسەیە تێبگە کە تۆ مانگی 8 وەردەگریت بۆ مانگی 8 تاریخ بۆ تاریخ، یعنی بە درێژایی ساڵێک، من پێم وایە هیچ یاریزانێک هێندەی ڕۆدری ئاستی سابت و ئاستێکی بەرزی نەبووە. ناڵێم ڕۆدری گۆڵکەر بووە، ناڵێم ڕۆدری ئەسیستکار بووە، ناڵێم ڕۆدری ناوازەترین یاریزان بووە، ناڵێم ڕۆدری بەرگریکارێکی تون بووە، ئەڵێم هیچ یاریزانێک هێندەی ڕۆدری لە ماوەی ئەو ساڵەیە ئاستی سابت نەبووە. یعنی بە درێژایی یارەکانی کە دەرکەوتووە لێک مستەوایە دەرکەوتووە. یاریزانمان هەیە مانگێ زۆر پێرفێکت بووە، 2 مانگ زۆر پێرفێکت بوو، بەڵام ما باقی مانگەکانی تر دەمانکەی تر لە چوارچێوەکەیانە هەیە 3 مانگ، هەیە مانگ، هەیە هەفتەیەک، هەیە 2 هەفتە، یعنی ئاو بەم جۆرەمانێ. بەڵام ڕۆدری بەم ئاستەیە ڕۆشت. دیقەت بدەن مانچستەر سیتی دیبرۆینی پێ نییە دەباتەوە، مانچستەر سیتی بەرناردۆ سیلڤای پێ نییە دەباتەوە، ڕەنگە ڕۆدریشی پێوە نەبێ هەر بباتەوە، ئەبەی مانچستەر سیتی پێگاتێکی تۆکمەیە. بەڵام باوەڕ بکەن کاریگەری ڕۆدری بەسەر مانچستەر سیتیەوە زۆر دیارە لە دویاری ڕابردوو، چ یاری نیوکاسڵ چ ئەم یاری ئۆڵڤەرهامپتن. بینای هێرشی مانچستەر سیتی زۆر پێوەی دیارە و لە هەردوو یارەکەشە کەوتنە هەڵەی بەرگریکارانی مانچستەر سیتی زۆر پێوەی دیارە. هەنیوە دیقەت بدەن ئەو گۆڵە ئاسانانە لە مانچستەر سیتی دەکرێت، بڕۆ سەی گۆڵەکەی نیوکاسڵ کە، بڕۆ سەیری گۆڵی یەکەمی وڵڤز کە دوێنێ، بڕۆ سەی گۆڵی دووەمیان کە. منطقی نییە بەرگریکارانی سیتی بەو ئاستە لووتکەیە بەو بەهێزیە بەو پێگاتە بەهێزە ئاو بە ئاسانی گۆڵیان لەسەر تۆمار کرێ. کاریگەری ڕۆدری بەسەر مانچستەر سیتیەوە زۆرە و لە یاری ئارسناڵیش ڕەنگە مانچستەر سیتی باجێکی قورستر بدە، چونکە ئارسیناڵ ئەمساڵ جیاوازتر دەردەکەوێت، ئارسناڵ ئەمساڵ بەهێزتر دەردەکەوێت، بۆیە ڕەنگە دۆخی مانچستەر سیتی لە یاری ئارسناڵە قورستر بێ. بۆیە جارێکی ترەوە دووپات بووانە کە نەبوونی ڕۆدری کەلێنێکی گەورەیە لە مانچستەر سیتی. وەکو شکستی وڵڤەرهامپتن من پێم وایە بۆ مانچستەر سیتی شتێکی زۆر ئاساییە، گێمی یەکەم ماسێکی زۆر ناوازەی پێشکەش کرد، بەڵام یاریزانەکان سەرکەوتوو نەبوون لە تۆمارکردنی گۆڵی تر کە یاریزانی سەرکەوتوو نەبوو تۆ هیچت بۆ ناکرێ. ئەتر چ ڕایەنەربی چەند گۆڕانکاری بکەی کە من پێ دەڵێم هەموو کارەکانی ڕایەنەر 115 ئەم حاڵەتانێ. ئێوە بڕۆن دیقەت گێمی یەکەمی مانچستەر سیتی بن چەندەی تۆپ چەندەی هێرش کردە سەر گۆڵی مانچستەر سیتی، چەندەی کردە سەر بارودۆخیە و بە هەمان شێوەیە. ئەمە سەبارەت بە مانچستەر سیتی کە من شکستەکەی باسای وەستفاکەم هێشتا لە لووتکەیان ماوەتەوانێ، بەڵام ئەرکەکانی داهاتووی سیتی قورستر دەبێت بە تایبەتی لە یارەکانی داهاتوو. با نەڵێن ئەم قسەی کە کردمان بۆم ڕایەنەرە بۆ ڕایەنەرێکی تر کە ڕەنگە محیبەتمان بۆی نەبێ، یاخود با بڵێن محیبەتمان بۆی نییە بڵێن ئەم شتەوانی. بۆ تینهاگیش بە هەمان شێوە هەموو ئەو تەکتیکەی کە تینهاگ دای دەنێ بۆ تیپەکە 115 لەسەر یاری، ئانی 115 ئەرکەکەی مانچستەر یونایتددا. وەکو یاریکردن وەکو گۆڵکردن 115 بۆ تینهاگیش هەمان دۆخە. ئەوە نییە ئێمە دانیشین بۆم بڵین 115 بۆ تینهاگ بڵین 150. بەڵام من جارێکی تر دەپرسمەوانێ، نامەوێت هیچ شتێک لەسەر تینهاگ بڵێم، تەنها دەپرسمەوانێ کوان ئەو یاریزانانەی کە بە درێژایی 2 ساڵە تینهاگ بۆ مانچستەر یونایتد یان دەگوازێتەوە. مانچستەر یونایتد دوا نزیک دەبێتەوە لە نزیکەی پێم وابێ دڵنیانیم لەم ڕقەمە، با دوایی نەبێ بە هەڵا لەسەرمان، وا بزانم نزیک دەبێتەوە لە نزیکەی 800 بۆ ملیارێک یۆرۆ. کوان ئەم یاریزانانە؟ کوانەوە ستێرانەی تینهاگ گواستوونیە تەوانێک کە علاساس بە بڕیاری خۆی یاریزانە گوازێتەوە لە مانچستەر یونایتد بێ بە ئەستێرەی کاریگەر. کوان ئەم یاریزانانە؟ یعنی بەجددی من هیچ گۆڕانکاریکی ڕیشەیم نەبینیەوە بۆ ڕایەنەر هێندە ئاسان و سانا بێتە بەرهەم. کوان یاریزانەکان؟ کوا لە دڵی بەرگری گواستوتەتەوە، لە ناوەند گواستوتەتەوە، لە باڵی هێرشبەری گواستوتەتەوە، لە هێرشبەری سەرەڕم گواستوتەتەوە، لە گۆڵپارێز گواستوتەتەوە. بەڵێ مانچستەر یونایتد 8 بۆ 10 پێکانی هەیە. بەڵام با بپرسین تۆ
تۆ هەشت بۆ دە پێکانە هەبێ بیانووە بۆی کە لە یاریگای ئۆڵترافۆردا بە کریستال پالاس بدۆڕێی. یعنی بۆچی هۆتسۆن یاری جامەکەی پێ دۆڕانووی کە هاتۆ تاوانێ بە تەکتیکێکی نوێ ڕوبەڕوو دەبێتوانێ، بەڵام تۆ نەوتوانی بەرامبەر بە کریستال پالاس بە هەمان ستایل ڕوبەڕووبیتەوە. کێشەکە من بەسرەخنە لە تینهاگ ناگرم، خۆ ڕەنگە لە ڕووی کۆنتترۆلی تۆپەوانێ مانچەرەتی دی کێشەیەکی نەبێ، ڕەنگە لە ڕووی دروستکردنی هەلی گۆڵتۆمارکردنەوە مانچەرەتی دی کێشەیەکی نەبێ، بەڵام ئەو یاریزانانەی کە بە بڕیاری تینهاگاتونە تەتیبەکە دەبێت کاریگەریان هەبێ، نابێت کێشە هەموو ساڵێ لە مانچەرەتیدا هەبێ. مۆزوعی ڕۆناڵدۆ کۆتایی هات، من باسی ڕۆناڵدۆ ناکەمەوە، شتێکە ڕۆی کۆتایی هات، ساڵێ لەمەوە بەربووم شتە کۆتایی هات، بارودۆخی دوایەوە ئەسە کێشە لەگەڵ سانچۆیە، هەر دەپرسم بۆ ئەو مێژۆ جوانەی دیخیا لەگەڵ مانچەرۆنایتیدا هەیە، چەندین ساڵ خزمەتی مانچەرۆنایتی دی کرد کە ئەتوانم بڵێم هەر هاندەرەکانی مانچەرۆنایتیت خۆی بە نمونە وەربگرم، ئەتوانم بە دیخیا لە سێم یا چوارەم باشترین گۆڵچی مێژووی مانچەرۆنایتیدا داینێم، ئەگەر یەکەم و دووەم داینەنێم لە سێم و چوارەم گۆڵچی مانچەرۆنایتیدا ئەتوانم دیخیا دانێم. من یەک پرسیار لێوەی بەڕێزەکەم، ئەوە بەڕێکردن بوو بۆ دیخیا، یاریزانێک 10 ساڵ 11 ساڵ خزمەتی تیپەکە و بکە، ئابەم ستایلە بەڕێیەکەی، ئابەم ئوسلوبە مانچەرۆنایتیدا بەڕێیەکە، ئەبێت شتیوە ماسۆن ماونتێکی هێناوە لە چێڵسییانێ بە 70 ملیۆن، ئەبێم یاریزانانە دەرکەون. بۆیە وەرزی ڕابردوو مانچەرۆنایتیت کاتێک گەیشتەوە چامپیۆنز لیگ ئەمە ئەرشی تینهاگی قورس کرد، یعنی من بڕوام وایە ئەگەر تینهاگ وەرزی ڕابردوو مانچەرۆنایتیدی نەگەیانایە چامپیۆنز لیگ، ئەمساڵ ئەکرا باشتریشی لەسەرم تیپە بکردا، ئەمساڵ مانچەرۆنایتیدی بەرەو باشتر ببردا، لە بروی تینهاگ ڕاهێنەرێکی لاوی بەهرەمەندی سەرکەوتووە بە تایبەتی مێژووی ڕانەرایەتیکردنی لە ئایاکس، کۆمەڵە شتی جوانی کردووە، پەرەی بەتوانای تاکەکەسی کۆمەڵێک یاریزانی زۆر باشراوە، بەڵام لە مانچەرۆنایتیت دۆخەکە شتێکی ترە، بەڵێ وەرزی ڕابردووە ئەنجامەکان باش بوون و کارەکانی تینهاگیش ڕەخنەی لێ ناگیرێ، بەڵام ئێستا کێشەکانی مانچەرۆنایتیت بەرەو زیاتر ناوەڵێن، یعنی سجلی یارەکانی داهاتووی مانچەرۆنایتیش لە بەرژەوەندیەک نابارودۆخەکە زۆر قورسە بوو. تۆ دیقەت بدە یاری بێرنلیشی بە تاکە گۆڵێ بردوێتەوە، یعنی بێرنلی لە ناو بێرنلیای بە تاکە گۆڵێ بردوێتەوە، ئەم تیپە لە کێشەیەکی گەورەیە، بەڵێ پێکانی یاریزانەکان ڕۆڵێکی سەرەکی و کاریگەری هەیە لەسەر تینهاگ، لەسەر شێواز یاریکردنەکەی، بەڵام ئەمە بۆچی یاریەک ڕاستە، بەڵێ ئەگەر مانچەرۆنایتیت بارسینال دۆڕا ئێمە توانین ئەم بیانۆ مەنتقیتیە و حەقی خۆیەتی، ئەگەر بە لیڤەرپوڵ دۆڕای بە هەمان شێوە، بە مانچەستەر سیتی دۆڕای بە هەمان شێوە، بە تۆتنام دۆڕای هەر بە هەمان شێوە، کاکە بە ئەستۆن ڤیلا دۆڕای هەر بە هەمان شێوە، بە برایتن دۆڕای هەر بە هەمان شێوە، کاکە بۆ برایتنی ژامانیتی ئاسایە شکستەکەی برایتنیشمان لە یاد کرد لە ناو ئۆڵترافۆرد، بەڵام ناکرێ بە کریستال پالاسی ژوا بدۆڕی، تۆ بێ وەڵا یعنی بۆ نمونە لەگەڵ بێرنلی و لەگەڵ کریستال پالاسا بە ئەنجامانەوە بێتێدە بیانووی پێکانی یاریزان بێنی تاوانێ نابێ، تەشکیلەی یەدەگی تۆ بێ لەو تیپانە باشتر بێ، مێژووی یانەکەی تۆ زۆر لەو تیپانە گەورەتر و بێسترە، بۆیە کێشەکە لەم دۆخەیە گەگرێتەوەنێەوە بە تایبەتی من وەکوتیشم نمونەی دیخیا و بەڕێکردنی دیخیا یەکێکە لە قێزەونترین کارەکانی تینها کە لە مانچەرۆنایتیت ئەنجامیدا و لە مانچەرۆنایتیت کردوێتی و ڕەنگی شە پەیوەندیی ڕاستەوخۆی بە کاریگەڕیانەکەەوە بێت، چونکە مۆرینۆ ئەڵێ باشترین ئەنجامی من کە بەدەستم مێناوە بە دەزێنانی پلەی دووەمی پریمەرلیگ بۆ لەگەڵ مانچەرۆنایتیدا، چونکە ئەم یانەیە ڕەنگە کێشەی ناوەکی بەهێزیە بێ، کێشەی گەورە لە ناو کاریگەڕیانەکەیە. ئەمە سەبارەت بە سیتی، سەبارەت بە مانچەرۆنایتیت طبعاً قسە لەسەر برایتن ناکەم، بەڵام ئارتیتا ئەگەر یەک ئەبدەیتێ بکەینەوانێ بۆ ئارتیتا لە ئەبدەیتی ئارتیتا هەر دەمانەوەەوە بڵێنەوانێ، بەڵێ ئەو ڕەخنانەی کە وەرزی پێشوو لە ئارسینال گیرە، بەڵێ
ئەو کێشانەی کە لە وەرزی پێشوو بۆ ئەرسینال دروست بوو، ئەو هۆکارانەی کە ئەرسینال وەرزی پێشوو نازناوی پریمەر لیگی پێلەدەستدا، ئەمساڵ ئارتیتا ئەو گرێبەستانەی کردووە، ئەو گۆڕانکاریانەی ئەنجام داوە و ئەو بەهێزکردنەی لە تیپەکەیە کردووە بە تایبەتی لەسەر کورسیە دەگەکەی کەمە خاڵێکی بێزە بۆ ئارتیتا. هەنگاو بە هەنگاو ئەرسینال هەنگاوێکی باشە نێ بۆ ڕکابەریکردنی نازناوی پریمەر لیگ لە وەرزی ئەمساڵە و لە هەمووشی گرنگتر ڕوبەڕووبوونەوەی هەفتەی داهاتوو بەرامبەر بە مانچستەر سیتی و لە یاریگای ئیماراتە و لە نەبوونی دیبرۆین و بەرناردۆ سیلڤا و جۆن ستۆنز و لە هەمان کاتدا ڕۆدری، ئەمە با هەلێکی زۆر زۆر زێڕین و ناوازەیە بۆ ئەرسینال لەبەر دووشت. یەکەم گوژمەیەکی بەهێز با بەخۆی بۆی کە لە پریمەر لیگا وەکو ڕکابەرێکی بەهێز دەرکەوێ. دووەم عقدەی مانچستەر سیتی تێپەڕێنێکە بەس وەرزی ڕابردوو سێ یاری لە ئارسنال بردەوە، بەس وەرزی ڕابردوو یاری جامەکە و 2 یاری خولیشی لە ئارسینال بردەوانێ، یعنی دوو ئەکرێت دوو چۆلەکە بێگامان چپێکی. و یەک حاڵەتی کە باسم کرد کە بەشێک لە هاوڕێیان من وتم ئەم یاریی ئەمساڵی مانچستەر سیتی قورسە و بە تایبەتی باسم لە پێکانەکان کرد لەوەی ئەم تیپە ماندووە بێ. ئەوە تا ئێستا مانچستەر سیتیە بینن یاریزانەکان پێکانی یاریزانەکانمەوە دوورکەوتنەکانیان کە باسمان لە ماندووبوونی مانچستەر سیتی کردووە لەبەرم حاڵەتانە باسمان کردیان نەگەوەی لە هێزی گواردیۆلا بن یا بۆی لە هێزی مانچستەر سیتی بین. بۆیە ئارتیتا لەسەر ڕێگەیەکی ڕاست هەنگاوی هەڵگرتووە، ڕاستە 2-1 سامونی تۆمار کردووە، بەڵام هەلێکی زێڕین هاتۆتە بەردەم لەوەی کەم هەفتەیە بەرامبەر بە گواردیۆلا ئەو بربەستە تێپەڕێنێ و بتوانێت شکست بە مانچستەر سیتی بێنێ. پۆستیکۆگلۆ تۆتنهام دوور لە چاوی کامێراکان، تۆتنهام دوور لە پەستانی میدیاکان، تۆتنهام بەدەر لە پەستانی ئەستێری گەورە لە تیپەکەیە زۆر بە بەهێزی لە وەرزی ئەمساڵا دەرکەوتووە. تاوەکو ئێستا کە وەکوتیشم من سەرەتای وەرز چاوەڕێم دەکرد چێلسی لە جێگەی تۆتنهام بێ، چاوەڕێمەکرد ئەو بەشداری نەکردنەی لە پاڵەوانێتی ئەوروپیەکان، ئەو هێمنی کە تیپێک دەردەکەی لە پریمەر لیگا من پێشبینیم دەکرد چێلسی بێ، بەڵام باکسەوە تۆتنهام ئەم بارودۆخی بۆ خۆی قۆستاوانێت، تۆتنهام توانێت ئەم هەلە بۆ خۆی قۆز دەتوانێت بە تایبەتی سەرکەوتنی شەوی ڕابردووی بەرامبەر بە لێڤەرپوڵ. باسم لە حاڵەتەکانی دیکە نییە، بەڵام پۆستیکۆگلۆ کارێکی ناوازە بۆ تۆتنهام دەکات و تۆتنهام لەسەر کارێکی ڕاست. دەچمە سەر لێڤەرپوڵ. یۆرگن کلۆپ ئەو بە تایبەتی ئەو حاڵەتانی کێ تاوان با یەک شتی بەدەر لە بەرنامە بەدەر لە شیکاری هەموو بارودۆخێکتان پێ بڵێم. من هاندەری میلانم، هەمووتان دەزانن، وە یەکێک لە سەرسەختترین ئەو تیپانەی کە عەتفم بۆی نەبووە یعنی لێڤەرپوڵ بووە، بە تایبەتی خۆتان ڕووداوەکانی ئیستەنبوڵ و دواتر تۆڵەکردنەوەی 2007 ناو ئەسینا و ڕکابەری میلان و لێڤەرپوڵ لە چامپیۆنز لیگا لە ساڵانی سەرەتای 2000ەکان. بەڵام پاش هاتنی کلۆپ تاوان من یەکێک لە ئەو ڕاهێنەرانەی کە پێی سەرسامم بەدەر لەوەی کە هاندەری ئەو وڵاتە بم یا هاندەری ئەو شوێنە بم کە من خۆشمەوەی یۆرگن کلۆپە کە بەتەواوی سەرسامم بە توانەکانی ئەم ڕانەرە بە لەیاتووی ئەم ڕانەرە بە ژیری ئەم ڕانەرە و بەڵێ یاریزانێکی دڵخوازیش لەو تیپارێکە کە محەممەد سەلاحی میسری. بەڵام باوەڕ بکەن یعنی من مەبەست ئەم قسەیە کە بۆ لیڤەرپوڵەکەم هەتا ئەو کاتەی کە وەکو عەتف بۆی کە لەبەر کلۆپ و سەلاح ینی ئارەزوم لیانیان وەکو هین ئەو سەپۆرتە ئەو پاڵپشتە گەورەی لیڤەرپوڵ ناکەم. بارودۆخی لیڤەرپوڵ یعنی من قەناعەتێکم هەیە بە هاوڕێکی هاندەری لیڤەرپوڵی شموت شەوی ڕابردوو. من پێم وایە ئەم ئۆکاری خۆتان زانن کێشەی زمان وای کێشەی تایەفەگەری لە ئینگڵتەرا ڕێگەسپەرستی خۆتان زان چەند شتێکی دیار و باوە و بە تایبەتی لیڤەرپوڵەکان کە پیاوترێت سکاوسەکان کە لە کۆی گشتی بەریتانیایە ڕقەستوریەکی زۆر بەرامبەر بە لیڤەرپوڵ هەیە لەبەرەوەی کە ئەو نەتەوەیە ئەو شێوازە تاوان زمانی خەڵکی لیڤەرپوڵ زۆر جیاوازترە لە زمانی بەریتانیەکەی کە تەواوی ئینگڵتەرا قسەی پێ دەکات. ئەم ڕقەستوریە هەمیشە هەیە ئیتر دابەش بووە بۆ حاڵەتەکان بەرامبەر بە لیڤەرپوڵە بۆ ئەم داوای لێبوردانە بەلام یعنی منطقی تیانە تۆ
کۆرتیس جۆنس قاچی لەسەر تۆپەکە قسێ قاچی بەر یاریزانەکەیەکەوێت تۆ هەدانیشی کارتی سووری باشە کاکە بەچی وەڵا گارینیڤڵ لەو لاوە کاکە گارینیڤڵ هاندە یاریزانی مانچستەر یونایتد بووە گارینیڤڵ کە قەت ناوی لیڤەرپوڵیش نایانێ لەبەرەوەی بۆ ڕکابەری مانچستەر یونایتد و لیڤەرپوڵ زۆر توندە گارینیڤڵ دەڵێت بە ئەنقەست ئەم داوەرە هاتن بەس حاڵەتی لیانەکە حاڵەتی تۆپەکەیان شانە ئێخۆ بێ داوەرژیر بیاگەی لەو حاڵەتی تۆپا بێ ئێکەوابە بە ئەنقەز دەمیشە کراوە ئەوە تا ئیتیحادی ئینگلیزی ئەڵێ چی ئەڵێ بە هەڵەی مرۆیی دەستی ئەنقەست بۆ لەبەری کۆرتیس جۆنسی شانی کارتی سوور نییە بە دوایە گۆڵێکە کردو گۆڵ عیبی نییە گۆڵ عیبی نییە بۆ لە یارەکانی تر 5 دەقاوەسی تۆپێکەکەی بە گۆڵ یا تۆپێ ناکەی بە گۆڵ بۆچی بۆ لیڤەرپوڵ و دەرفەتە نایی بۆ کارتی سووری ئەو نە ئاسان بەڕووی یاریزانەکانی لیڤەرپوڵ بەرزەکرێتەوە لیڤەرپوڵ تیپێکی خوازراو وایانەیەکی خوازراو نییە لە کوێی ئینگلتەرا لە کوێی ئینگلتەرا یاریی خوازراو نییە یۆرگن کلۆپ بێتە کۆنگرە ڕۆژنامەنووسەکانەوە بە توندی دژی ئیتیحادی ئینگلیزی بۆ سێتانێ وەکو ئەوەی تایلۆری لێکەن کە وەرزی ڕابردوو لە مۆرینۆی کرد نابێ لیڤەرپوڵەکەوێتە هەڵەیەکی گەورە ئەبێ هەر چۆنە بێ بەم جۆرە ڕای کێشێ گۆڵێکی کردووە ئایبی نییە بە دوایە گۆڵێکی تر لەسەر تۆمانەکرد جۆتا ڕاستەوخۆ تەوان من کاگە دارای هاوڕێم دارای ناوژیوان دایم ئەڵێت یاری 3 هیچ بێ 5 هیچ بێ 6 هیچ بێ حاڵەتە داوەریەکان نەبێ حەقی خۆی بیتێ حاڵەتە داوەریەکان نەبێ حەقی خۆی بیتێ بەڵام هەنێشتیش هەیە کە ناکرێت شیرازی یاری تێک بە ناکرێت شیرازی یاری تێک بە ئەگنا هەموو حاڵەتێ بە حەقی خۆی ئەکرا یعنی من نازانم جۆتای کارتی زەردی یەکەمی کەوەری گرت ئۆدوجی خۆی قاچی لە قاچی خۆی ژیرە یەکسەر بە دوایە حاڵەتێکی تر کارتێکی زەرد ئێخۆ تۆ لە جێمی یەکەما بینیم دەتەوە چ غەدرێکی لەم تیپە کردووە بۆ ئەم هەڵانە بە دوای یەکا بڕۆ بەڕاستی ئەوەی شەوی ڕابردوو بەرامبەر بە لیڤەرپوڵ کرا یعنی فەزاحەتێکی زۆر گەورەی ئیتیحادی ئینگلیزی بوو و لیژنەی داوەران بوو کە ئەمە چەندی جار و چەند بارەیە بەرامبەر بە لیڤەرپوڵ دەکرێت ئەستا زۆر هاوڕێ ڕەنگە بارودۆخیتەوە بۆ بەرامبەر مانچستەر سیتی ناکرێمە شتی زەق هەڵە هەر هەیە ئەگەر تۆ پێ دوایە تۆپی پێ هەڵەیتیانیەوە من پێم وایە خۆت غەڵەتی پێویست ناکە ئاوادانیشی قوڵیش بیتەوە لە تۆپیا لەبەی تۆپی پێ بەشێکی زۆری هەڵێ و هەڵە جێی دەبێتەوە لە تۆپی پێ بەڵام هەڵەیەک و دوانوسیان ئەمە هەڵەی گەورەیە هەڵەی مرۆیی ئەمە هەڵەی گەورەیە ئەمە بە تایبەتی ئەبێتە جێگەی پرسیان و ڕەنگیشە لەسەر بارودۆخی دەرونی لیڤەرپوڵ بارودۆخێکی دەرونی قورس دروستکە بە تایبەتی هەفتەی داهاتوو بەرامبەر بە برایتن ئەم تیپە یاریەکە و لە ناو برایتن یاری دەکات بۆیە ئەرکەکە قورس دەبێت ئەم حاڵەتە دەرونیانە تیپ دەباتە دۆخێکی خراپەوە بەڵام لێرەیە ڕۆڵی یۆرگن کلۆپ و ڕۆڵی کارگەڕی لیڤەرپوڵ لێرە ڕۆڵ دەبینن لە تیمی هونەری کە چۆن ئەم تیپە ئێوە بکەنەوە بارودۆخەی بکەنەوە تەنانەت شەوی ڕابردوو ڕۆمیرۆ ڕسمێکی خۆی داناوە کە یارەکان لە لیڤەرپوڵ بردوێتەوە ماکەلیستەر ئیتر نازانم ئەکاونتەکە فێکە یا فێک نییە بەڵام پێم وابێ ئەوەی کە تەچیدی لەسەر کراوەوە ئەکاونتی دروست هەردوولا ماکەلیستەر پێڵێ ئێمە بە 12 یاریزان دۆڕین مەبەستی لە داوەری یارەکە ڕاستەکە ئەروەڵا نەک بە 12 یاریزان بە 13 یاریزانیش دۆڕان چونکە داوەر هەر ناقێکی زۆر گەورەی بەرامبەر بە لیڤەرپوڵ کرد لە ڕووی کارتی سوورەوە لە ڕووی گۆڵی ئۆفسایدەوە یعنی هەموو حاڵەتێکی لیڤەرپوڵ ئینزارە یارەکەی نیوکاسڵیش یعنی باوەڕ بکەن یاری نیوکاسڵ و لیڤەرپوڵ کە ڤاندایک تەرد کرا من حاڵەتی یەکەم کە دروست بوو تازەم داوەری یەکسەر کارتی سووری بە ڕووی ڤاندایکە بەرزکردان وتمەوە حاڵەتەر فاوڵ نەبوو دوای کە دەرکەوت بەڵێ فاوڵێکی تایە بەڵام شتەکان وەکو وتم بەرامبەر بە لیڤەرپوڵ زۆر ئاسانە زۆر ئاسان بەرامبەر بە لیڤەرپوڵ قەرارەکان ئەیرێ بۆیە دەبێت بارودۆخەکە بۆ جۆرە بەڕێوە بچێەوە لیڤەرپوڵ ئەرکی سەرشانی خۆی وەکو خۆی لە یارەکانە جێبەجێ بکات چۆن بەڕێ دەکا ئەو یۆرگن کلۆپەکە چۆن تیپەکەی دێنێتوانێ بەڵام شەوی ڕابردوو بوومە لەرزەیەکی گەورەیە لە بریتانیا
و عوزر لە قەباحەت خراپتر وەکو دەوترێت ئەو داوای لێبوردنەی داوەرانی ئینگلتەراش ئیتیحادی ئینگلیزی هێندەی دیکە بابەتەکەی ناشرین و ئاڵۆز کرد لە کاتێکە ئەمە هەمومان باسی پریمەرلیگە دەکەین کە بەهێزترین خولی ژیانە کە بە چێشترین خولی ژیانە بەڵام بەم بارودۆخەی ئێستا بڕوا شتەکان بۆ جۆرە نابێت لەبەر یاری وڵڤەرهامپتنیش پەنارتیە بۆ وڵڤەرهامپتن نەگیراوە هەفتەی یەکەم بەرامبەر بە مانچستەر یونایتد وەرزی ڕابردووتر ڕۆدری تۆپەکە بەردەستێکەوە لەگەڵ ئێڤەرتۆنە جارێکتر داوای لێبوردن لە یانەی ئێڤەرتۆنەکەن و حاڵەتە نەکرا بە پەنارتی چەندین حاڵەتی تر ساڵێکی ساوثهامپتن و لیڤەرپوڵ ستیڤنسی بەرگریکار لێدانێکی سزای 100% بۆ لەلایەن مانارینۆی داوەرەوە ناگیرێ بۆ لیڤەرپوڵ یعنی حاڵەتەکان زۆر بوون و داوای لێبوردنەکانیش زۆر بوون کە نزیکە لەوەی چێژی خولەکە ئێمە لە دەستی بدەین زۆر بە خێرایی ئەمە لای کۆمنتەکان کاگەڵمە دەڵێ پێم وایە کۆڵەکەی پشتی هەر تیپێک یاریزانی ژمارە شەژە و تا چاوی گواردۆلا پێکانی یاریزانی ژمارە شەش خاڵە دەزەدەن دەست خۆش کاگەڵمەجیان سەرنجێکی زۆر واقعی زۆر ڕاست زوڵم لە لیڤەرپوڵ کرا نازانم فریشتەخان مەبەستی لە چییە بەخوا کاک محەممەد ئەڵێ دڵنیا بە یاری بانجامەکان نەکرێ قومارێکی ڕوو ناکرێ تا دێت شتەکان ڕوونترن پار هەمان شت بەرامبەر بارسیناڵ کراوتیان داوای لێبوردنی حەکەمی ساقیتن بەڵێ پاریش لە لێدانی سزای وازە هەبوو بۆ ئەرسناڵ و گۆڵەکەی برینفۆرد من بیرمە پار گۆڵەکەی برینفۆرد وابزانوتی ئۆفسایدە بەڵام گۆڵەکە ژمار کرا ئەرسناڵ یەکسان بوو لەگەڵ برینفۆردا دوای داوای لێبوردنێکیان کرد و ئیتر ئاوایە کاک ئەکە ئێمەش جاری وایە یین لەسەر شتێکە یینە سەر شاشەڵێن کاکە ئەم داوای لێبوردانە نامەنتیقین کابرا لەولاوە دانیشێت دەفع بێ دەستەکە بە قسەوتن وەڵا ئەمە کاک ئەمە خۆی داوای لێبوردنەکە فەزاحەتەکە خۆیان دروستیان کردووە کاکە یۆهانسنیش پێشەوەی لە سەرۆکاتی فیفا لاچێ تۆمەتی گەندەڵی ئیرا بەسەرا ئەو پلاتەر و پلاتینی شیاتە سەر ئێ بەمزای ئەمانی تریش بۆ کوێڕوە کە تەواو بوو بە ئاسانی پۆستەکەی بەجێش هەمووی 15 ساڵ 16 ساڵ لە پۆستەکەی ئەمێنێتەوانێ لەبەرەی ناکرێت چۆڵی کات چۆڵی کا خەتەرە پیس لە سەریەکەوێ ئوستازم داوای لێبوردنەکەم باسی تیپەکانی تر ناکەم کاگارا مەڵێ ناوژیوانانی خولی ئینگلیزی پیاوتەوە دژی و فەریقانە بڕیار دەدەن کاگە کاوە سپاس دەکەم کاگامانچکەیسەکەنی گێرا پێم وا بێ داخراوە کاگلۆڤان ئەڵێ ئەم ساڵە بێ حسابێکی تاوا بۆ تۆتنام کەن و تینهاگیش دەرەکرێ کاگێ منەڵێ باشە بۆر بەردەوام لە دژی لیڤەرپوڵ ئەکرێ بۆ یەک جار لە بەرژەوەندی لیڤەرپوڵ ناکرێ من لەنەوەش تەواندەری لیڤەرپوڵم یەک جاریش نەم دیۆ لە یەک بەرژەوەندی لیڤەرپوڵ بکرێ کاگە من شانازی بکە بە تیپەکەتەوە کە تۆ مە و نازناوانیە ناو تەباقی خۆ بردووتەتەوە من ئەو قسەیم کردووە بۆ هاندەرانی لیڤەرپوڵ و ئێستا ژەیکەمەوانێ کاگ ڕێبین ئاسی جولیان ئەلڤارێز زۆر باشە لە پشتی هالاندەوە یاری دەکات ئەکرێ هالاند لە هێرشبەری سەرڕما بۆ ئەلڤارێز باشتر بێ بەڵام تۆ ئەزانی دێستا ئەلڤارێز بۆ هەنگاو هەڵدەگرێت کە ببێتە یەکێک لە یاریزانە نمونەیەکان لە تۆپی پێەیە بێتە یەکێک لە یاریزانە ناوازەکان ئەلڤارێز ئێستا دەتوانێت لە هێرشبەری سەرڕم یاریکە لە باڵەکانەوە یاریکە لە پشتی هێرشبەری شۆ یاریکە ئەلڤارێز بەرەو ئەوە هەنگاوەڵەگرێت کە بێتە یاریزانێکی زۆر کامەڵ لە یاری تۆپی پێیا بۆی من بڕوام وایە ئەم شێوازاریکردنی ئیسفادەیە بێ دەستخۆشیش لە گواردیۆلا بکرێت لەوەی کە ئەم خەسڵەتە بەهێزەی لە ئەلڤارێزا دۆزیوەتەوە کۆمنتێکی دیکەی زۆر هاتووە بەڵام کاتم تەواو بۆ ناتوانم هەموو کۆمنتەکان بخوێنمەوانێ ئەوەی کە باسم کرد دەراویشتەکانی هەفتەی حەوتەمی پرێمەرلیگ بوو و سەرنجەکان بوو لەسەر کۆی گشتی و ئەنجامانەی بەدەست هاتوون من هیوادارم هەڵی لەم جۆرانە دووبارە نەبێتەوانێ خولێک سێ جار وەرزی ڕابردوو هەڵەو کردووە وەرزی ڕابردوو داوای لێبوردن کردووە وەرزە دوو جار داوای لێبوردن کردووە بەڕاستی هیچ ماناو چێژێک بۆ خولەکە نامێنێ هیچ چێژێکی ئەمەش بۆ ڕاضە و بۆ سیرکردنی یارەکان نامێنێت کە تۆ بەدڵی خۆ دەنجامەکان دانێت و بەدڵی خۆ لە بەرژەوەندی تیپەکانیش بکەی ئەو کاتە یعنی چێژەکان بۆ ئێمەش کەم دەبنەوە دەست پێی بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ